بەڵێن دیارە هەروەک ئاگادارین کە ئەمڕۆ پێنجمین ڕۆژی کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتمانی کوردستانە کە لە شەم ڕۆژی ڕابردوودا کارەکانی بەسەرکەوتووی ینی بەشێک لە کارەکانی بەسەرکەوتووی کۆتایی پێ هاتووە و چاوەڕوان دەکرێت تەواوی کارەکان کۆتایی پێ بێندێ و ئەمە ئومێدێک بێت بۆ بەهێزکردنی یەکێتی نیشتمانی کوردستان و خزمەتکردنی با بڵێن هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لەسەر لە هەرێمی کوردستان و هەروەها کاریگەری لەسەر ئاستی پەیوەندیەکان هەبێت پەیوەندی حیزبەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و عێراق و هەروەها وڵاتانی دەرۆش تایبەت بە کار و چالاکیەکان یاخود بەڕێوەچوونی پێنجەمین کۆنگرە و ئەو گۆڕانکاریانی لە ناو کۆنگرەکدا دەکرێت کاریگەریەکی لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت میوانداری زۆر بەڕێز سەلاح باپیر کادری پێشکەوتووی یەکێتیمان کردو کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە کاک سەلاح سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سەرەتاوە لەوە دەست پێ دەکەم ئەم چەند ڕۆژێکی کار و چالاکیەکانی کۆنگرە بەڕێوە چووە بە شێوەیەکی گشتی ئەو گۆڕانکاریانە یاخود ئەو کار و چالاکیانەی کە لە ناو کۆنگرەیە بوونیان هەبووە چۆن خوێندنەوەی بۆ دەکەیت و چۆن دەیبینیت؟ بەیانی باش مهرەبان خان سڵاو لێ ئێوە و سەرجەم بینەرانی کوردستان نووس لە هەر شوێیەکی دنیاون خۆی لە خۆیدا ئەمڕۆ کە پێنجەمین ڕۆژێکی بەستنی کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە خۆی لە خۆیدا واحیبوونیێکی کادیر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەبینی لە کاتی پەسەندکردنی بڕیارەکان یاخۆ پەسەندکردنی ئەو خاڵانەی کرد ناوپەیڕەوی ناوخۆدا هەر بە شێوەیەکی گشتی بە هەماهەنگی لەگەڵ هەموو لایەنەکان و یاخۆ ئەتوان بە ڕێککەوتنی لە ناولایەنەکان و نەک بە هەر بڕیارێک برێت لە مەرکەز بدرێت و هەمووی لێ تێک لە لای خۆی سەپڵی بۆ لێ بدرێن بێ و هیچ مناقەشەیەکی لەسەر بکرێت بێ و هیچ گۆڕانکاریەکی دا بکرێت ئەمە خۆی لە خۆیدا واحیبوونی کادیران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو کادیرانێکەوە بەشدارن لە کۆنگرەکەدا بۆی بتوانن مەسیری کۆنگرەیەک دیاری بکەین کە بەسراوەتە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی ئەمڕۆ کە لە گۆڕەپانی سیاسیدا هەم دنیا چاوی لاو کۆنگرەیە هەم وڵاتانی دەوروبەر و وڵاتانی ئەقلیم لەناو خۆی هەرێمی کوردستان شویا خۆ لە بەغدا شۆ چاویان لەم کۆنگرەیە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان قورسایشی ئەوتۆی لە گۆڕەپانی سیاسیدا هەیە بۆیە هەر گۆڕانکاریەک بکرێت لەناو یەکێتی نیشتیمانی کوردستان ها بەرەو پێشچوو نەبکرێت دەوری تەسیری تایبەتی خۆی ئەبێ لەسەر هەم گۆڕانکاری و هەم لەسەر گۆڕەپانی سیاسیشەوە هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستانە بۆیە بەستنی کۆنگری یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کات و ساتەیدا بەڕاستی کاتێکی ئەتوانم بڵێم کۆمەڵک دەرهاویشی لێ کەوتۆتە یانخۆ ئەتوانم بڵێم کۆمەڵک شت لە دواوە دێت کە بە تایبەتی دوو هەڵبژاردننی گەورەشمان لە پێشە لە پاش ئەم کۆنگرەوە ینی ئەمە جۆرئەتێکی باشی ئەوێت کە لەم کات و ساتە کۆنگرە بەس بەڵام خۆشبەختانە کۆنگرەکە بەسترا و ئەمە پێنجەمین ڕۆژی کۆنگرەکەیەوە ئەتوانم با بڵێم سەرکەوتوش بووە ڕاستە دوو ڕۆژ تاخیر بووە لە کاتی بڕاردانی پەسەندکردنی خاڵبندەکان بەڵام ئەمە خۆی لە خۆدا واحیبوونی کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕاستە باشە کاک سەلاح دەمەوێت لە دروشمەکە ئەو پەیامەی کە لە دروشمەکەی هەڵگیراوە کۆدەنگی لە بڕیار واروان نوێگەری لە کار و کۆدەنگی لە بڕیاردا خۆی لە خۆیدا ئەم دروشمە چ پەیامێک بە کۆنگرەکە و هاوکات بەو کار و چالاکیانی لە کۆنگرەکە و دوای تەوابوونی کۆنگرەکە چی لە خۆ دەگرێت؟ بڵێ خۆی لە خۆدا ئەگەر بێتی و ڕوونی بکەیتەوە بەڕاستی دوو خاڵی زۆر جەوهەری تێدا کۆدەنجی لە بڕیار ئەمە یەک لەوەی لە خاڵی نیشانەکانی ئەوەیەکەوە حاکمی دیکتاتۆری یاخۆ باوڵم کەسی یەکەم یاخۆ کەسی دوم ناتوانانی هەموو بڕیارەکان تەنها بە شێف و بە کەفی خۆی بدات ئەمە دموکراتیکی تەواوی پێوە دیارە بۆی هەر بڕیارێک یاخۆ هەر شتێک لە بەرژەوەندی گەلی کوردستانە بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان دابێ کۆدەنجی لەسەر ئەکرێنی کەواتە ڕاوێژ بە هاوکە برادەرەکان دەکرێت ڕاوێژ بە ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یاخۆ خوارەوەی سەرکردایەتەکان دەکرێت ئەمە خۆی لە خۆیدا بڕیارێکی ژیرانەیە بڕیارێکی پەسەندە بۆی بتوانرێت هەر بڕیارێکی مەسیری یاخۆ هەر بڕیارێکی لە کات و ساتی پێویستە یانە کارە ساتەکانی کە دێنە پێشەوە کۆدەنجێکی لەسەر بێ ئەمە بەڕاستی یەک لە نیشانەکانی هیچ لایەنێک لە ئەندامانی سەرکردایەتی یاخۆ هیچ کادیرێک ناو یەکێتی نیشتیمانی کوردستان فەرامۆژ ناکرێت هەنی کەواتە ڕێی وەرەگیرێ کە ڕێیشی وەرگیرا ئەمە خۆی لە خۆیدا دموکراتێکی پێوە دیارە خۆی لە خۆیدا فەرامۆژ نەکردنی هەواڵەکانتە لە کاتی بڕیاردان و یاخۆ هەر دەرکردنی هەر بڕیارێکەوە ئەمانە وەرگرتنی پەیامێکی باشە باشە یاخۆ بەڵێ کاک سەلاح دەمەوێت ئەوە بپرسم وەک دەبینین کۆمەڵی گۆڕانکاری لە پێنجەمین کۆنگرەدا دەکرێت و دیارترینیان بۆ نمونە هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتیە کە با بڵێ ڕێژەکەی کەم دەکرێتەوە هەروەها ئەوانی کە بلۆپۆستێکی دیکەیان هەبێ ناتوان بنە ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی بە شێوەیەکی گشتی ئەمە چ کاریگەریەکی هەیە لەسەر
با بڵێن کۆنگرەکە لەسەر ڕێخستنەوەی یەکێتی دیوەگەشەکانی ئەم بڕیارانە چۆن هەڵدەسەنگێنی؟ بڵێ ئەگەر بێت تو سێریکە لە کۆنگرەکەی ڕابردووکە کە کۆنگری پێنج بەڕاستی من ناڵێم کەم و کوڕی زۆری هەبوو، بەڵام کەم بێگومان بێکەم و کوڕی نەبووە. ئەگەر سێرکی ڕێژەیەکی ئەوتوی ئێزگار ئەندامانی سەرکرداتی کە 124 کەس ئەندامی سەرکردایەتی بوونە، وڵاتی سین بە هەموو گەورەی خۆی حیزبی حاکم 124 ئەندامی سەرکردایەتی نییانی، بەڕاستی ڕێژەیەکی ئێزگار زۆر بوو لەگەر ڕێز و حرمەتم بۆ هەموو برادرانی سەرکردایەتی، بەڵام ئەندامی سەرکردایەتی و خەڵک نییە ناسی. ئەمە بەڕاستی تۆزێک پشیی پێوە دیار بێ، هیوادارم بەزوترین کاتیانی ئەو ڕێژە ئەندامانی سەرکردایەتی کەم بکرێتەوە بۆی بتوانین زیاتر هەماهەنگیەک دروست بکرێت، بۆی بتوانین زیاتر بتوانن فریای کارەکانی خۆیان بکەن. ئەمە بەڕاستی بڕیارێکی ژیرانە بوو بۆ کۆمکردنەوەی ئەندامانی سەرکردایەتی کە بۆ ڕێژەیەکی 50 تاکو 6 ئەمە پێم وایە بڕیارێکی بوێرانە بوو. بەڵام لە هەمان کاتیشدا بیر لەمەش کراوەتەوە ئەو برادرانێکەوە لە ئەندامانی سەرکردایەتی کە لە ڕابردوون ئەمانش فەرامۆش ناکرێن بێگومان ئەنجومەنێکی هەم بۆ کرێتەوە لە ئەنجومەنەجی ئەو هەواڵانشمان ناکرێتەوە کەواتە چۆن لە ڕابردوو بەڕێز جەنابی هەواڵی تێکۆشەر ڕەوانشاد بەڕێز مامجەلال خوای لێ خۆشبێ کە هەمجار ئەیفەر یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کەسێکی لێ زیاد نییە. یعنی کەواتە ئەم بڕیارەش جێ ئەم برادرانە شەویتە کە سوەی لە ئەندامی سەرکردایەتی دەرناسن و یاخۆ ناگەنەوە پلەی سەرکردایەتی، ئەنی کەواتە شوێنی ئەوانی شەکرێتەوە. بەڵام لە هەمان کاتدا بەڕاستی شتێکی باش بوو کەمکردنەوەی ئەندامانی سەرکردایەتی لەم کات و ساتی ئێستادا، ئەمە شتێکی بوێرانە بوو. سەبارەت بە پرسیارەکەی تریشیانەوە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی زەروریەتێکی مێژوویە لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستاندا حیزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەوری تەسیریاتێکی ئێزگار کاریگەری هەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان و هەروها لە دەرەوەی هەرێمی کوردستانیشەوە، یاخۆ هەر بڕیارەکان کە هەر بڕیارێک لەناو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ بڕیارێکی تاکفەردی نییە، ئەتوانم بڵێم ڤیتۆی تێدا نییە، ئەتوانم بڕیارەکان کۆدەنجی لەسەرە یەک بڕیاری لەسەرەوەی ئەمانەش هەمووی بەرەو پێشچوونی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرەخە کە حیزبێکی واعی هۆشیارە. باشە کاک سەلاح، هەڵبەتە وەک ڕوونە یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین کۆنگرێ ئەنجامدا و ئەمە پێنجەمینەتی. ئەگەر بەراوردکاری یاخود جیاوازی بکەی ئەو خاڵە جەوهەریانە ئەو جیاوازی گەوریانی کە لەم کۆنگرە بە کۆنگرەکانی دیکە بوونیان هەیە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بڵێ ڕاستە لە کۆنگرەکانی ڕابردوو کۆمەڵک سەرکردەی باڵای کۆمەڵک تێکۆشەری دێرین تێدا بەشداری کردوە بێگومان دەوری تەسیراتی تایبەتی خۆیان هەبوو لە ڕابردوو. لە ڕابردووە کۆنگرانی ڕابردوو کە کراون لەوانەیە هەند زۆربەی کۆنگرەکانی یەکەم و دووەم و سێم و ئەوانە زەروریەتێکی مێژی ئەو کات بوونە، ناکرێت ئەهمیەتی ئەوانش ئیهمال بکرێ بڵێن ئەمانە لە ڕابردوو کۆنگرەکانی کە هیچ دەوری تەسیرێکیانەوە، ئەمانش لە کات و ساتی خۆیان زەروریەتێکی مێژووی بوونیانی کۆمەڵک سەرکردەوە قیادەی زۆر باشی تێدا ئێستاش دەوری تەسیریان لە گۆڕەپانی سیاسیدا هەیە. بەڵام نێبوونەوە لە هەموو کات و ساتێکدا بەڕاستی ئەرکێکی زەروریە. خۆی لە خۆیدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە شیعارەکانیدا ئەڵێ هی دوێنێ و ئەمڕۆ و داهاتووشیانی کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگونجێ لە هەموو کات و ساتێکدا، ئەگونجێ لە هەموو سەردەمێکدا. بۆیە ئەو کۆنگری ئێستاشدا ڕاستە کۆنگرەیەکی نوێیە، کۆنگری پێنجەم یان کۆمەڵک سەرکردەی گەنج بێتە پێشەوە یان کۆمەڵک کادیری بەتوانە بێتە پێشەوە، مەخۆی لە خۆیدا گۆڕانکاریە. جیاوازی لەگەڵ کۆنگرەکانی دیکەوە ینی ئەتوانم بڵێم هەر پشت بە داهاتووی نابەستێ. کۆنگری ئەمجارە پشت بە داهاتووی سەردەمی نوێ ئەبەستێ، کۆنگری ئەمجارە پشت بە کادیری نوێ ئەبەستێ. بۆیە بەڕاستی کۆنگری پێنجەم دەوری تەسیرەتی تایبەتی خۆی هەیە لە گۆڕانکاریەکاندا. کۆنگری پێنجەم ئەتوان بڵێم بڕیارەکان کۆ ئەکرێنن لە یەک شوێنێدا، ئەتوان بڵێم مەرکەزیەت ئەگەڕێتەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانشەوە. ڕاستە لە کۆنگرەکانی ڕابردوو دەوری تەسیراتی تایبەتیان هەبووە، من ناڵێم ئینسان ناتوانێ بڵێ کۆنگرەکانی پێشی هیچ دەورێکێنەوە، بەڵام لە هەموو کات و ساتێکدا کەم و کوڕی هەر هەبووە، کەواتە هیچ شتێک بەبێ هەوراز و نوشێ و نابێ. بەڵام خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا کە لە کۆنگری پێنج یەک دەنگ و یەک هەڵوێستا بۆ هەموو کادیرەکان بەیەکەوە بتوانین ڕێڕێوێکی نییە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بدۆزنە، بتوانین ببیتە حیزبی هەموو کات و ساتێکدا، ببیتە حیزبێکی هەموو سەردەمێکدا. باشە کاک سەلاح، هەڵبەتەوەی کام چەند ڕۆژە بەری دەکەویت و ئەو هەواڵانەی کە بوونیان هەیە لەسەر ئاستی میدیاکانی با بڵێن عێراق و هاوکات میدیا جیهانیەکانیش پیرۆزبای و پەیامەکانیان دەنێرن بۆ ئەم کۆنگرەیە، کەواتە بوونی ئەم کۆنگرەیە چ کاریگەریەک لەسەر با بڵێن بارودۆخی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و هەروەها لەسەر ئاستی بەغدادیش دروست دەکات؟ بڵێ وەکو چۆن ئیشارەتم پێدا ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی حیزبێکی گەورەی، حیزبێکی مەیدانیە لە هەرێمی کوردستان و هەم لە عێراق و هەم لە ناوچەکەشەوە. بۆیە چاوی دنیا لەسەر ئەم کۆنگرەیە، ینی چاوی دنیا ڕاستە لەسەر ئەم کۆنگرەیە، بۆی
ئەبزان ئاراسی ئەم کۆنگرە بەرەو چیەتی ئەمڕۆ کە یەکێکی نیشتیمانی کوردستان لە گۆڕەپانی سیاسیدا ناتوانرێ فرامۆش بکرێت لە هیچ بڕیارێکی هەم ناوچەی و هەم لە بڕیارەکانی هەرێمی کوردستانشە بۆ لەوەی زیاتر چاویان لەسەرەوەیە کە بتوان ئەم کۆنگرێ بە سەرکەوتی بڕێ بچێت بۆ بتوان ئەو کۆنگرێ بتوان لە داهاتوو دەشتی باشتر بۆ هەرێمی کوردستان و خەڵکی عێراق و ناوچەکە دەبکە. بڕیارەکانی ئەمجارە ئەتوان بڵێم لە کۆنگرەیەکی نیشتیمانی کوردستان مرکزیت ئەگەڕێتەوە باڵاوە زۆربەی من جمگەکان بە هەماهەنگی و لەگەڵلایەن و بە مرکزیت بڕیاری لەسەر ئەدرێ ئەمانە هۆی لە خۆیدا سەرکەوتنێکی گەورەیە سەرکەوتنێکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆیە ئەگەر لەم کۆنگرێ سەرکەوتن بەدەستبێنی یاخۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو پێشەوە بڕوای یاخۆ بێتی حیزبێکی گەوری مەیدانیوە ئەمە خۆی لە خۆیدا سەرکەوتنێکە بۆ یەکێتی بۆیە نێران و دۆستانی یەکێتی نیشتیمانی کوردستان چاویان لەم کۆنگرەیە ئەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەوری تەسیریش تایبەتی لە گۆڕەپانی سیاسی و ئەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە گۆڕانکاریەکانی هەم عێراق و هەم لە گۆڕەپانی سیاسی هەمەرێمی کوردستانی دەوری تەسیریش تایبەتی خۆی هەیە ناتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کاتێک فرامۆش بکرێ بە هەم هەر نەگرێ بۆیە بەستنی ئەم کۆنگرەش لەو کات و ساتی ئێستادا خەڵک چاوی لێتی بۆیە زۆربەی دۆستانی یەکێتی نیشتیمانی کوردستان حەزیان لە سەرکەوتنێکە و بتوانین یەکێتی نیشتیمانی کوردستان بەو سەرکەوتنێکی گەورە لەم کۆنگرێ دەربازی بیت و ببێتە پێشڕە و ڕێڕەوی هەماهەنگی و ڕێڕەوی یەکدەستی و یەکڕزی ناوماڵی کوردیشەوە دایم پەیامی ئاشتی هەڵگرتووە بۆیە ئەو پەیامی ئاشتش لەناو کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستانشەوە دەوری تەسیری تایبەتی خۆی هەیە لەناو کۆنگرە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانێ یەکێتی ئەمڕۆ زەرورەتێکی مێژوویە بۆی سەرکەوتنی ئەم کۆنگرەیە ئاشتەوەی ئەگەڕێتەوە نێوماڵی کوردی یەکڕێزی ئەگەڕێتەوە نێوماڵی کوردی و هەروە کوردیش ئەتوانم زیاتر بەرەو پێش چونێکی پێخۆوە بینی. باشە کاک سەڵاح کۆتا پرسیار دەمەوێت ئەوە بزانم پێویستە لە دوای با بڵێن کۆتایی هاتنی کۆنگرە هەنگاوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن بێت؟ بڵێ من چۆن لە ڕابردوشدا یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەورێکی باڵای هەبووە لە هەم لە گۆڕانکاریەکان و هەم لە گۆڕەپانی سیاسی و هەروها لە بڕیارە نەتەوەیەکانیشەوە دەوری تایبەتی هەوە ئەتوانە بڵم یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبێکی نەتەوەی حیزبێکی هەر چوار پارچەی کوردستانە نەک تەنها حیزبێکی هەرێمێکی بە هەرێمی باشوور بێت و تەنها لە چارچەوەی باشووری کوردستانەوە دەوری تەسیراتی خۆی بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوش دەتوانێتی لە گۆڕەپانی سیاسی دنیاوە بە تایبەتی ئەو چوار پارچەی هەرێمی چوار پارچەی خاچی کوردستان کە دابەشکراوە دەوری تەسیراتی تایبەتی خۆی هەبووە یاخۆ وەکو حیزبێکی نەتەوەی ناسراوە ئەتوانم بڵم یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی نەتەوەیە ینی تایبەتە بە هەر باشووری هەرێمی کوردستان نیە تایبەتە بە هەموو چوار پارچەی کوردستانە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بەستنی ئەم کۆنگرە و کاتوسادەدا هیوای سەرکەوتنی بۆ خوازم زیاتر خەڵکی هەرێمی کوردستان و هەر چوار پارچەی کوردستان چاویان لەم کۆنگرەیە ئەزانن دەوری تەسیرێکی تایبەتی هەیە دەوری تەسیری یەکێتی نیشتیمانی کوردستان لە گۆڕەپانی سیاسی ئەتوانی ساحەی گۆڕەپانی سیاسیەکان بگۆڕدرێ ئەتوانی دەوری تەسیری تایبەتی خۆی هەبی لە هەموو کاتوساتەکانەوە ئەتوان بڵم یەکێتی زەرورەتێکی مێژووی لەو کاتوساتی ئێستادا. بەڵێ زۆر سپاس بۆ سەڵاح باپیر کادری پێشکەوتوو یەکێتی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی هەولێرەوە لەگەڵمان بووی دووبارە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.